ئەوان ڕۆحی خۆیان لە پێناو خوادا بەخت کرد، بەڵام تۆ ناتوانی جەنابت ناتوانی لە پێناو خوادا قوربانیە بکەی، حیوانی بۆ خوا سەربڕی. ئەتەوێت لەگەڵ ئەوانە حەشر کرێی، ئەوان ڕۆحی خۆیان بەختەکەن، تۆ ناتوانی ئاژەڵێ بکەیتە قوربانی. مەکینەکەت هەڵسێپارێت، چوار ئاژەڵی تا سەرفەکەی هەتە، مەکینەی سیارەکەت بەرە جەژنان پارەی دوو حیوانە سەرفەکەی ئەیدەی بە شتی زیادە و جەژنیش لە ماڵ نیت، بەڵام بۆ حیوانەکەڵی نیمە، بەخوا توانام نییە. خوای گەورە فێڵی دێ ناکرێ. خوای گەورە بەهەشت بە کەسێ دەبەخشێ شایستەی بێ، ئەهلی ئەو بەهەشتە بێ و شایستەی بەهەشت بێ. بۆیە لەم مانگە پیرۆزەدا، لەم ڕۆژە پیرۆزانەدا عیبادەتی خوا بکە، جیهاد بکە لە پێناو خوادا بە نەفسی خۆت و دژایەتی، نەفسی خۆت بکە لە پێناو خوادا، خۆت لە خراپە پارێزە. ئەوانە ئەهلی بەهەشت بوون. بۆڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە پێی دەفەرمێتەوە بەهەشتیت، هەوڵی بۆ ئەدات، خۆی ماندوو ئەکات، بەڵێ خوای گەورەش پێی دەبەخشێت، چونکە شایستەی ئەوەیە. مهم ئەوە نییە ئینسان دەکوژرێ، دەمرێت، بە نەخۆشی دەڕوات، بە گولە دەڕوات، بە حادیسەی سیارە دەڕوات، ئەوە گرنگ نییە. المهم گرنگ ئەوەیە ئینسان لە دوای مردنی بۆ کوێ دەڕوات، گرنگ ئەوەیە لە دوای مردنت ڕۆحت بۆ بەهەشت بڕوات، ئەوە گرنگە، بەس هیچتر گرنگ نییە. کەواتە ئینشاءڵڵا لە ژیانی خواناسان و سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرز و عیبرەت وەرگرە و خۆت ماندووکە بۆ قەبر و قیامەتی خۆت. گرنگ ئەوەیە لە دوای مردنت بڕۆی بۆ بەهەشت، گرنگ ئەوە نییە بەچی دەمریت.